سەدان پەنابەری عێراقی و دەیان پەنابەری هەرێمی کوردستان لە دارستانەکانی بیلاڕوسیادا گیریان خواردووە و مەترسی جددی لە سەر ژیانیان دروست بووە. بەپێی چەندگرتا ڤیدیۆییەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە دەیان کۆچبەر دەمێنێن کە لە نێو دارستانەکانی بیلاڕوسیادا گیریان خواردووە و لە تاو برسێتی و تینوێتی و سەرما هێزیان تێدا نەماوە. لەو گرتا ڤیدیۆیەدا کە دەست پەیام کەوتون یەکێک لە کۆچبەرەکان باس لە دۆخی سەخت و مەترسیداریان دەکات و داوا لەلایەنە پەیوەندیدارە حکومیەکان و ڕێکخراوەکان دەکات بەهانایەنەوە بچن. کاکە ژیان داوا لە حکوومەت ئێرە مەکەن کە بێ بە هەرای دەنگمانەوە دەمی سەقنە لە بیلاڕوسیان بەڕاستی مامەڵیان زۆر خراپە بەرامبەرمان. ئەوە سێرەم خەڵکاکەنەوەی سەقنە 12 ڕۆژە نەنامان خۆلو نە ئەمان خۆڵ ویسان پێ نادەن هەروەکو دوژمن دەگوڵ ئەمەڵەمە لەگەڵاکەن. بەڕاستی ئەمە حاڵ نییە کا لە حکوومەت ئێرە بێن کە بێ بەهانامانەوە ئەم خەڵکانی برسیە هەمووی ئەمرێ لە برسا داڵێون لە زەمانان کە بێ بەهانامانەوە ئەوەش ئاوەکەی کە دەماندنێ هەمووی بەڕاستی حاڵی لێرانە ویشمان پێ دەکەن شەوان ئەلێراخێنم ئازادتەڕە بە خۆدان سێریکەن. بەڕاستی حاڵ نیە سێم خەڵکەکەن هەمووی وەتا لێرەیە هەمووی زیاتر لە 300 کورد دەبێت. هاوکات ئاری جەلال سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران لە ڕاگەیەندراوێکدا ڕێگای بیلاڕوسیای بە ڕێگەیەکی مەترسیدار بۆ گەیشتن بە ئەوروپا ناو بردو داوای لە هاوڵاتیان کرد خۆیان لە گرتنەبەری ئەو ڕێگایە بپارێزن. لە ڕاگەیەندراوەکەیدا سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری پەنابەران ڕایگەیاندووە بەکارهێنانی خاکی بیلاڕوسیا بۆ گەیشتن بە وڵاتانی ئەوروپا لەو پەڕی مەترسیدایە بەهۆی ساردبوونی کەشوهەواشەوە هێندەی دیکە مەترسیەکە زیاد بووە. بەوتەی ئاری جەلال سەدان خێزانی کورد و عەرەب لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵەندا گیریان خواردووە و بێنان و ئاو ماونەتەوە. سەرەڕای گیانە دەستدانی چەندین کەسیش بەهۆی نەبوونی نان و ئاو و سەرما و نەخۆشیەوە. دەستگای لووتکە ئاشکرای کردووە لەگەڵ وەزارەتی کۆچ و کۆچبەران وەزارەتی دەرەوە و دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق لە هەوڵی گەڕاندنەوەی ئەو هاوڵاتیانەدان کە لەو دارستانانەی بیلاڕوسیا گیریان خواردووە. ماوەی 2 مانگا شەپۆلێکی بەرفراوانی کۆچ لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە و دەیان کەس لە ڕێگەی وەرگرتنی ڤیزای بیلاڕوسیا خۆیان گەیاندوێتە ئەو وڵاتە و دواتر بە قاچاغ هەوڵی پەڕینەوە بۆ پۆڵەندا و لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا و بەتایبەتیش بەریتانیا دەدەن. گیرخواردنی ئەم کۆچبەرانە لە دارستانەکانی بیلاڕوسیا پاش ئەوە دێت لە ماوەی ڕابردوودا دەیان کۆچبەری کورد و عێراقی لە لیتوانیای هاوسنووری بیلاڕوسیا گیریان خواردبوو. بەهۆی مامەڵەی توندوتیژی هێزەمنیەکانیشەوە ئەو کۆچبەرانە ڕوبەڕووی دۆخێکی سەختی دەرونی و زیانی جەستەییش بوونەوە. شەپۆلی بەرفراوانی کۆشی گەنجان بۆ خراپی حکومڕانی کوردی و جیاوازی چینایەتی لە نێوان نەوە و منداڵی بەرپرسان و گەنجانی ئاسایی و نەبوونی هەلی کار و دڵنیایی ئەمنیەت و ئاسایش و داهاتوویەکی گەش و نەبوونی دادگەری دەگەڕێتەوە کە سەرجەمیان 2 حزبی دەسەڵاتدار لێ بەرپرسیارن و دەبێت وەڵامی کەسوکاری قوربانیەکانی کۆچ بدەنەوە یان لەم هەڵبژاردنەدا گەنجان و کەسوکاری قوربانیان وەڵامی توندی ئەو 2 حزبە دەدەنەوە.